بۆ یەکەم جار گەلی موسڵمانی مۆرۆ لە وڵاتی فیلیپین بە مەبەستی ئەنجامدانی ڕفراندۆم بۆ یاسای ئەندامی بانگا سەومۆرۆ کە کاریگەری لە ئایندەی موسڵمانانی باشووری ئەو وڵاتە دەکات کە ژمارەیان زیاتر لە 10 ملیۆن کەسە ڕوویان لە بنکەکانی دەنگدان کرد. لە ڕیفراندۆمەکەدا چاوەڕوان دەکرێت نزیکەی 3 ملیۆن دەنگدەر دەنگ بدات و دەنگدەرانی گەلی مۆرۆ لە بەردەم بنکەکانی دەنگداندا ڕیزیان بەستووە و دوای ئەوەی پشکنینیان بۆ دەکرێت دەستنە سەر سندوقەکانی دەنگدان. ئەگەر لە پرۆسەکەدا ئەو یاسایە دەنگ بەدەست بێنێت ئەوە لەو ناوچەیە حکومەتی ئۆتۆنۆمی دادەمەزرێنرێت. لە شاری کۆتاباتۆ سەر بە دوورگەی مینداناو باشووری فیلیپین ئەو ڕیفراندۆمە دەستی پێکرد کە داهاتووی موسڵمانەکانی بانگسامۆرۆ دیاری دەکات. سەرکردەی بەرەی ڕزگاری ئیسلامی مۆرۆ حاجی موڕاد ئیبراهیم لە خوێندنگەی سەرەتایی سیموای جەنکشن سەنتەر دەنگیدا و لە لێدوانێکیدا ئاماژەی بەوە کرد ئەمە یەکەمین جارە لە ژیانیدا دەنگ دەدات. سەرکردەی بەرەی ڕزگاری ئیسلامی مۆرۆ ڕاشی گەیان کە حکوومەتی مانێلا ڕێکەوتنەکە جێبەجێ دەکات و ڕایگەیان ئێمە بە تەواوی پشگیریەکانمانەوە چاودێری ئەم قۆناغە دەکەین، ئەنجام هەرچیەک بێ پەسەندی دەکەین، دوودڵیش نین لە گەڕانەوە بۆ قۆناغی دانوستان سەر لە نوێ، ئێمە سوورین لەسەر دەسەڵاتی ڕاگوزەر. بەپێی ئەو یاسایی کە مانگی تەمووز لەلایەن سەرۆکی فیلیپین ڕۆدیریگۆ دووتێرتی واژۆ کرا، ئۆتۆنۆمیەکی گشتگیر بۆ موسڵمانانی بانگسامۆرۆ دەستەبەر دەکرێت و مافە یاسایی و ئابوووریەکانی موسڵمانانی ئەو وڵاتە زیاتر دەکرێت. بەرەی ڕزگاری مۆرۆ بەرەیەکی چەکداری ئیسلامیە لە ساڵی 1970ەوە دەستی باخەباتی چەکداری دژی حکوومەتی فیلیپین کرد بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی مۆرۆی موسڵمان لە فیلیپین. لە دوای 15 ساڵ خەباتی چەکداری لە 15 تشرینی یەکەمی 2012 ڕێکەوتنێک واژۆ کرا. لە چوارچێوەی ڕێکەوتنەکەدا بە مەبەستی ئاشتی هەمیشەیی لە دوورگەی مینداناو کە موسڵمانەکانی تێدا دەژین دانوستانی ئاشتی دەستی پێکرد. لەو چوارچێوەیەدا بڕیاردرا دوورگەی مینداناو بکرێتە هەرێمێکی ئۆتۆنۆمی ناوی بانگسامۆرۆی لێبنرێت. فیلیپین کۆمارێکی کیشوەری ئاسیایە و کەوتۆتە باشووری ڕۆژهەڵاتی ئەو کیشوەرەوە. زیاتر لە 90 دانیشتوانی مەسیحین و لە 10 موسڵمانی سوننە مەسەبن. ژمارەی موسڵمانانی ئەو وڵاتەش زیاتر لە 10 ملیۆن کەسە.